جوتیارانی سنووری گەرمیان سەرقاڵی کێڵانی زەویەکانیانن. بە پێی ئامارەکان ئەم ساڵ لە چاو ساڵانی ڕابردوو کەمترین جوتیار زەوی کێڵاوە و دانەوێڵەی چاندووە. ترسی کەم بارانی و نەڕەوینەوەی وشکە ساڵی ڕابردوو بەشێک لە جوتیارانی ناچار کردووە ئەم ساڵ زەویەکانیان بۆ وەرزی داچاندنی ساڵی داهاتوو ئامادە بکەن. ئەم عەرزە ساڵانە بۆیەوەی کۆمەڵە جوتیارێکی زۆرێ لە سنووری گەرمیانە ساڵی وا هەیە نیوەی عەرزەکانی ئەکەن بەگەنم نیوەی عەرزەکانی ئەمەکانی کامێنێتەوە لەم وەختا ئەیبڕن بە وەرد بۆ وشکەوەرد بۆ ساڵێکی تر. هێشتا لە گەرمیاندا بارین بە دڵی جوتیاران نییە و تێکڕای بارانبارین لە ناوچەکە نەگەیشتووە بە 100 ملم. هەر بۆیە جوتیاران دەترسن هاوشێوەی ساڵی ڕابردوو ڕوبەڕووی وشکە ساڵی ببنەوە. ئیمساڵ ئەمە بۆ ئەوە نەکریا پەڵە دواکەوت و خەڵک بە عامد لە تاو بێبارانیە تۆزیە ترسیا و بازێکشی کریاگە و ئەمەشی نیوەی کات و نیوەی ناکات لەبەرەوە نیوەی بۆ وشکەوەرد بۆ ئیمساڵ نیوەی بۆ ساڵێکی تر. وڵا چاوەڕێی کەرەمی خوا و بارانە نایتە چاوەڕێی هیچ شتێکی تر نین لە باران زیاتر. خاوەن ئاژەڵەکانیش بەهۆی نەبوونی گژوگیا و لە وەرگای پێویست بڕەپارێکی زۆریان بۆ کڕینی ئالیک خەرج کردووە و کەم بارانیش هێندەی تر ئەرکیانی قورس کردووە. بێ ئەوەی پارەگە باران نەواریە جۆ و ئەما خەلە نەبووە جۆ زۆر گران بووە. ئێمە وەکو حیواندار لێرا خەسارمان کردە جۆ ناسرێ بۆمان کان نییە ئالگ نییە بۆمان خەسارمان کردو و ئەگەر وەم پێ بڕوایم ساڵ وەم پێ بڕامەگەر مەجبورین یا کۆچ بکەین بە ڕۆژوور بەرەو کوێستان ئەگەر بیشوارێەوە باش ئەگەر نەوارێ ئەوێ کۆچ بکەین ئەگەر کۆچش نەکەی مەجبورین بیفرۆشین بە هەرزان بیفرۆشین. سنووری گەرمیان دابەش دەبێت بۆ دوو ناوچەی باران. ناوچەی بارانی مسۆگەر باکووری گەرمیان دەگرێتەوە و ناوچەی بارانی نامسۆگەریش ناوەڕاست و باشووری گەرمیان دەگرێتەوە. هەر ساڵێک لە ناوچەی دووەم ڕێژەی دابارین نەگاتە 200 ملم ئەوە دووچاری وشکە ساڵی دەبێتەوە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، گەرمیان.